سڵاتان لێ ببینەلانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی هەینی سەرەتا سەردێڕی چەند هەواڵ گیان لە دەستانی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیم لە بانە لە ناوبردننی دارستانەکانی پارێزگای کرماشان لەلایەن بەرپرسانی ڕژیمەوە هێرشی چەتەکانی داعش بۆ سەر ڕۆژهەڵاتی دەیرەزور لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا گیان لە دەستانی سومەیە ڕەشیدی بەهۆی بێبەشکرانی لە دەرمان و برینداربوونی 20 کەس بەهۆی هێرشی ئاسمانی ئیسرائیل بۆ سەر سەنعا. گیان لە دەستانی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیم لە بانە ڕۆژی پێنجشەممە 3 ڕێزبەری 1404 هەتاوی کۆڵبەرێکی خەڵکی شاری بانە بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی گیانی لەدەستە. بەپێی راپۆرتەکان ئەم هاوڵاتیە بە ناوی قاسم عەزیزی تەمەن 47 ساڵ و باوکی 2 منداڵ کاتێ هێرشی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ناوچە سنووریەکانی بانە بارەکانیان بەجێ دێڵن و لەلایەن هێزەکانی هەنگی مەرزی ڕژیمەوە دەست بەسەر دەکرێن، بەڵام پاشان کاتێک هێزەکانی ڕژیم ئازادیان دەکەن پاش 50 متر دووربوونەوە ئەو هاوڵاتیانە ئایاندەنە بەر دەستڕێژی گولە و بەو هۆیەوە ئەم هاوڵاتیە دەست بەجێ گیانی لەدەست ئەدا. لە ناوبردننی دارستانەکانی پارێزگای کرماشان لەلایەن بەرپرسانی ڕژیمەوە بەپێی دوایین زانیاریەکان بە بڕیاری سامت ئیجرایی بەڕێوەبەری مۆڵگەی میراتی جیهانی بیستون بەلانی کەم 1000 داری ناوچەی بیستونی شارستانی هەرسین بڕاوەتەوە. بەپێی راپۆرتەکان سەرەڕای ناڕەزایەتی خەڵکی ناوچەکە و هەروەها ڕێکخراوە ژینگەیەکانی کوردستان سەبارەت بە لەناوچوونی میراتە کەلتوریەکانی ئەو ناوچەیە بەرپرسانی پەیوەندیداری ڕژیمی کۆماری ئیسلامی نەک تەنیا وەڵام دەرەوەی خەڵک نەبوون بەڵکو هەڕەشەیان ناڕازیان کردووە. بە وتەی خەڵکی ناوچەکە زیاتر لە 1000 داری کاجی ئەم ناوچەیە میژوویە لەلایەن ئەو بەرپرسە و بەکرێگیراوانی دیکەی ڕژیمەوە لە ناوچوون. ئازادی کاتی محەممەد نیمە ئەحمەدی لە ڕۆژانی ڕابردوودا محەممەد نیمە ئەحمەدی هاوڵاتی خەڵکی شاری سنە بە دانانی بارمتە تاکاتی بەڕێوەچوونی دادگا لەسەر ئەو تۆمەتانەی خراوە چەپاڵی ئازاد کراوە. ناوبراو ڕێکەوتی 25 خەرمانانی 1404 هەتاوی کاتی چوونی بۆ گۆڕستانی ئایچی بە مەبەستی سەردانی گوڵکۆی ژینا ئەمینی لەلایەن هێزەکانی سپای پاسدارانی ڕژیمەوە هێرش کرا سەری و لە هۆشخۆی چوو پاشان لە ئەو حاڵەتەدا دەست بەسەر کرا. ئەم هاوڵاتیە 2 ڕۆژ پاش دەست بەسەرکرانی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە بە شێوازێکی کاتی ئازاد کرا و ڕێکەوتی 31 خەرمانان دیسان بانکێش کرایەوە و ببورن پێڕاگەیەندراوە کە پێویستە لە ماوەی 5 ڕۆژدا بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم سەردانی دادگای ئینقلابی شاری سنە بکات. سەپاندنی حکمی 6 مانگ زیندانی تەعزیری بەسەر هاوڵاتیکی خەڵکی شاری نەغەدە. فەرهاد کەریمی هاوڵاتی خەڵکی شاری نەغەدە لەلایەن لەقی 103 دادگای ئەو شارەوە حکمی 6 مانگ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. ناوبراو ڕێکەوتی 3 پوشپەڕی 1404 هەتاوی لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیطلاعاتی ئەو شارەوە بەبێ بەڵگەی قەزایی و بە توندوتیژیەوە دەست بەسەر و ڕەوانەی گورتوخانەکانی ئەو ناوەندە لە شارێ ورمی کرا. پاش لێپرسینەوە لە گورتوخانەکانی ئیدارەی ئیطلاعات ڕەوانەی بەندیخانەی ناوەندەی نەغەدە کرا و بۆ پاش زیاتر لە 49 ڕۆژ بێبەشکران لە سەرەتاییترین مافەکان لە ئەو زیندانە ڕێکەوتی 21 گەلاوێژ بە دانانی بارمتە بە شێوازێکی کاتی ئازاد کرا. شایانی باسە ئەو هاوڵاتیە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە کوردیەکان ئەم حکومەی بەسەردا سەپێنراوە و پێویستە لە ڕۆژانی داهاتوودا بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی خۆی ڕادەستی زیندانی نەغەدە دەکات. ناڕوونی چارەنووسی هاوڵاتیکی دەست بەسەرکراو لە شاری بۆکان. کاوە ڕەحیمی هاوڵاتی خەڵکی شاری بۆکان سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 87 ڕۆژ دەست بەسەرکرانی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە
هێشتا لە سایترین مەفەکانی بێبەش کراوە. ئەو هاوڵاتیە تەمەن 40 ساڵ و خەڵکی گوندی ناچیت سەر بە شارستانی بۆکان ڕۆژی سێشەممە 10 پوشپەڕی 1404 هەتاوی لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیطلاعاتی ڕژیمەوە بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و بۆ ماوەی زیاتر لە 1 مانگ لە شوێنێکی نادیار ڕادەگیرە. ناوبراو پاش گواستنەوەی بۆ زیندانی ناوەندی شاری بۆکان لەلایەن بەرپرسان و دەستگای قەزایی کۆماری ئیسلامیەوە لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و سەرەتاییترین دەرمانەکان بێبەش کراوە و دۆخی تەندروستی لە خراپیدایە. هێرشی چەکدارەکانی داعش بۆ سەر ڕۆژهەڵاتی دەیرەزوو لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا. بەپێی راپۆرتەکانی ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دموکراتیک، چەکدارەکانی سەر بە داعش ڕۆژی ڕابردوو هێرشیان کردوتە سەر ڕۆژهەڵاتی دەیرەزور و لەلایەن هێزەکانی ئاسایشەوە و وەڵامیان دراوەتەوە. بەپێی ئەو راپۆرتانە هێرشی چەتەکان بۆ سەر ئەو ناوچەیە لەلایەن هێزەکانی سووریای دموکراتیک و ئاسایشی ئەو ناوچەیەوە بەرپرس دراوەتەوە، بەڵام لە ئەنجامی هێرشەکەدا 5 شەڕبان گیانیان بەخ کردووە و چەند کەسی دیکەش بە سەختی بریندار بوون. شایانی باسە لە ڕۆژانی ڕابردوودا بەهۆی هێرشی چەکدارەکانی سەر بە دەوڵەتی نوێی سووریا بۆ سەر ناوچەی دیر حافر شەڕوانێکی دیکە گیانی بەخ کردبوو، کەسێکی دیکەش بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کرابوو. گرتنەوەی ئاوی ڕووباری زێ بچووک لەلایەن ڕژیمەوە. بەپێی دوایین زانیاریەکان، ڕژیمی کۆماری ئیسلامی دەیەوێت ئاوی ئەو ڕووبارە بگرێتەوە و بەم بۆنەیەوە پێدانی ئاو بە هاوڵاتیانی خەڵکی قەڵاتزێ کەم دەکرێتەوە. بەپێی ڕاگەیاندنی فەرمانگەی ئاوی قەڵاتزێ لە ڕۆژی چوارشەممە 2 ڕەسبەرەوە بەهۆی گرتنەوەی ئاوی زێ بچووک لەلایەن کۆماری ئیسلامیەوە و دابەزینی بەرچاوی ئاوی ئەو ڕووبارە پێدانی ئاوی بە هاوڵاتیانی ئەو شارە و گوندەکانی دەوروبەر کەم دەکرێتەوە. گیان لە دەستانی سومەیە ڕەشیدی بەهۆی بێبەشکرانی لە دەرمان. سومەیە ڕەشیدی بەندکراوی سیاسی تەمەن 42 ساڵ و ڕاگیراو لە زیندانی قەرچەکی وەرامین بەهۆی بایەخنەدانی بەرپرسانی ئەو زیندانە بە دۆخی تەندروستی بەندکراوان لە نەخۆشخانەی موفەتیحی وەرامین گیانی بەخت کرد. ئەو بەندکراوە سیاسیە ڕێکەوتی شەشی گوڵانی ئەمساڵ بەهۆی نووسینی دروشم لەسەر دیوارەکانی شاری تاران لە شارۆچکەی جەوادیەی ئەو شارە لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیم دەست بەسەر و پاش ئەشکەنجە و ئازارێکی زۆر لە گرتوخانەکانی ئیدارەی ئیطلاعاتی ڕژیم ڕەوانەی بەندی ژنانی زیندانی ئێڤین کرا. ناوبراو پاش هێرشی ئیسرائیل بۆ سەر ئەو زیندانە هاوکات لەگەڵ دەیان بەندکراوی دیکە ڕەوانەی بەندیخانەی قەرچەکی وەرامین کرا. لە ڕۆژانی ڕابردوودا ئەم هاوڵاتیە بارەها داوای لە پزیشکان و بەرپرسانی ئەو زیندانە کردبوو کە دۆخی تەندروستی لە خراپیدایە، بەڵام لەلایەن بەرپرسانەوە سەرەڕای پێشنیاری پزیشکی زیندان ڕەوانەی نەخۆشخانە نەکرابوو. دوایین هەواڵمان سەبارەتە بە برینداربوونی 20 کەس بەهۆی هێرشی ئاسمانی ئیسرائیل بۆ سەر سەنعا. بەپێی راپۆرتەکان، هێزی ئاسمانی ئیسرائیل ڕۆژی پێنجشەممە 3 ڕەسبەر چەند شوێنێک لە شاری سەنعای پایتەختی یەمەن کە لەژێر کۆنتڕۆڵ حوسیەکاندایە کردووەتە ئامانج. بەپێی دوایین زانیاریەکان، بەهۆی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر چەند ناوچەیەکی شاری سەنعا بەلانی کەم 20 کەس کە زۆربەیان منداڵن بە سەختی بریندار بوون و دۆخی تەندروستی 2 کەس لە بریندارانی ئەم هێرشە لە خراپیدایە. شایانی باسە لە ڕۆژانی ڕابردوودا هێزە سەربازیەکانی حوسیەکانی یەمەن کە لەژێر کۆنتڕۆڵی ڕژیمی کۆماری ئیسلامیدان بە چەند پەهباد هێرشیان کردە سەر چەند شاری ئیسرائیل و بەو هۆیەوە چەند کەس بە سەختی بریندار بوون. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژین.